لە ئێستا ئەبینین لە زۆر بێ شوێنان ژنانیش هاوشێوەی پیاوان بەشداری ئەکەن لە بەڕێوەبردننی ئیش و کار و پیشەکانە و وەکو ئەوان هیلاکە بن وەکو ئەوان ڕۆڵێکی باش ئەبینن بەڵام کاتێک دەبینین لە هەندێک لە شوێنان تەنانەت لە وڵاتانی پێشکەوتو ئەمەش هەر ئەبین سەرکو ئەم جیاوازیە کاتی وەرگرتنی داهاتەکەیان دێت ئەبینین جیاوازیەک ئەبینرێت و لەوانەیە بڕێ پارە کە بۆ پیاوان تەرخان کراوە بە ئەندازەی ئەوە بۆ ژنان تەرخان نەکرابێت و ئەم جیاوازیە زۆر جاروا ئاکات لە بوارە جیاوازەکانە ژنان دەنگیان بەرز بێتەوە و سکاڵا بکەن و ڕخنە بگرن لە ئەوەی کە ئەوان هاوشێوەی پیاوان هیلاکە من بەڵام بۆ ئەبێت لە ڕووی داراییەوە مافەکانیان وەکو یەک نەبێت جا ئەمە وای کردو لە هەندێک لە وڵاتانیش تەنانەت ئەم بابەتی نایەکسانی لە وەرگرتنی ماف لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە وا بکات کە ڕۆژێکی بۆ تەرخان بکرێت وەکو ئەمڕۆ ئێمەش بابەتەکەمان بە گرنگ زانیوە هەرچەند زۆرێک لە میوانەکانی هەر خۆشمان لە بەرنامەکە باس لاکەم بە خۆشحاڵیەوە ئێمە بە بەراورد لەگەڵ زۆرێک لە وڵاتان بارودۆخەکە لای ئێمە باشترە بەڵام هێشتا هەر لەوانەیە کۆمەڵک جیاوازی بەتایبەت لە ڕووی وەرگرتنی پۆستەوە لای ئێمە زیاتر بەدی بکرێت بۆی کە لەسەر بابەتەکە زانیاری زیاتر وەربگرین میواندارەتی زۆر بەڕێز پرۆفسۆری پرۆفسۆر دکتۆر فەرج کاوە محەممەد فەرجمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی کارگەرین دکتۆر گیان سلااوت لێبێت زۆر زۆر بەخێر باش دکتۆر زۆر بەخێر بێت دکتۆر کاوە هەر با لەمەوە دەست پێ بکەین ئێمە ئەبینی ئەم جیاوازیە هەیە تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوشە جا لە بواری سینەمایە وەرزشایەت لە بواری ئیش و کار و پیشەشە هەیە ئەم جیاوازیە وەکو ئەوەنەی کە ڕێشەکەی بگەڕێتەوە هۆکارەکەی بە چی ئەزانن خۆی لەسەر بنەمایەکی نامرۆڤایانەیە چونکە وەگە بگەڕیت و بۆ یاسای مرۆڤایەتی لە جیهانە جیاوازی نییە لە نێوان ئافرەت و پیاوە لە هیچ جێگایەک لە هیچ کارێکیانە فسیۆلۆژیەکی لێ دەرچێکی هیچ جیاوازیەک نیە لە نێوانیانە بەڵام ئەمە ئەواگەێنێت بەعزە کارێک هەیە لەوانەیە قووەت و عەزەڵاتی بیوێت توانایەکی عەزەڵی بیوێت توانایەکی جسمانی بیوێت ئەوەی کە بە پیاو ئەکرێت لەوانەیە بە ئافرەت نەکرێت کە ئیستا ئەمەش زۆر لاواز بووە زۆر جێگا هەیە زۆر کار هەیە بە ئافرەتیش ئەکرێت وەکو چۆن بە پیاویش ئەکرێت ئەمە فەرقێکی دیاناوە بەڵام هەندێک بەتەمان کە ئەوەی ئەو وچە نەزەری کە هەیە کە ئەڵێ ئافرەت کەمتر وەرگێ بەس زۆر جێگای کەشا هەیە لە زۆر کاریکە هەیە ئافرەت لە پیاو هەلی کاری زیاترە و ئافرەت لە پیاو موچەی زیاترە یعنی ئەمە وچە نەزەرێک کە لەوانەیە زۆر تەسک بێت لە چەند بوارێکی معەنە بۆ نمونە لە زانستی کارگەری بانقە لە زانستی کارگەری بیمە و تەمینە ئەڵێ ئافرەت زیاتر خەریکاری باشترە وەکو لە پیاو لەبەر چەند هۆکاری یەکی لە هۆکارەکان ئەوەیە ئافرەت زۆر وردبینە ئافرەت ناحی جسمانی و جوانیەکەی سەرنجڕاکیە شەرە بۆ ئەوەی کە با بڵێن ئەو کەسایەتیە بچێت بۆ ئەو جێگایە بانقە پارە دانیشتدانێت لەبەرەوە ئەمە هۆکاریەکە بێ بۆ ئەوەی ئافرەت لە پیاو زیاتر وەرگێ بەڵام بۆ نمونەی مەحەل لە شارەکی خۆمانە لێک بینەوە سیرێکی ئەو برا و خزم و کەسوکارانەمان کەن کە بوتڵە غازە فرۆشن یا بە کۆڵانەکان ئاگەڕێن و فرۆشیاری سەر ڕێگان ئەو کاری کە بە پیاو ئەکرێ لەوانەیە بە ئافرەت نەکرێت لە ئاسی ڕۆشنبیری با بڵێن ئەو کۆمەڵگای دەورە بینێ ئەوەی سایق تەکسی و سایق پاس هەیە لە دەرەوەی وڵات لە لای ئێمە سایق پاس و سایق تەکسی ئەگەر هەبێ زۆر بە دەربەن بێ یەکێ دوان هەبێ فۆکەسێکی کابرەیە خەنە سەر لە بەرنامەیەکا دەرێ خەندەوانەیە پاش هەفتەیە ئەوەش نەمابێ ڕاستە لە هەمان کاتیشا زۆر جارێمە کە باسی هاوسەنگیەکەین ئەمە لەوانەیە کە ڕۆژێک لەم شێوێت دیاریکرابێ بۆ ڕابردوو بگەڕێتەوە بۆ لەوەی کە خانمان بەردەوامەوەیان هەبوو کە لە ماڵەوە دانیشتن و ئیشی ماڵەوە بکەن وە پیاوانیشە بەردەوام ئەرکی دەرە و کارکردنیان بەڵام بەپی پێشکەوتنی جیهان کابینی ئێستا خانمانیش هاوسەنگن بگرە زۆر جار وەکو تۆش ئاماژەپیا خانمان بگرە ڕەپاریان زیاترە لە پیاوان و ئێستاش دنیا وای لێ هاتووە ئەو ئەرکە قورسانەی کە غڵین بە زۆر بە خانمان ناکرا سا لە وڵاتانی کایە مە باسی پیکابێک ناکەی کە غازی پێ لە کارگە گەورەکانە هەموو ڕۆبۆتەکان واجێی هەموو شتەکانێک دێتەوە ئەمە ژوای کردووە بەپی کاژمێر تۆ کار بکەین بەڵام ئەوەی گرنگە لەم نێوەندایە تا چەند گرنگە بۆ نمونە بەپی شوێن و بەپی ئیش کاربەی بە خانمان یعنی بۆ نمونە هەمان موچەی هەبێ بەڵام لە شوێنێک بێ ئەوەی کە بە خانمێکە کرێ بە پیاوێک ناکرێت ئەو وربین دیرترە ئەو زیاتر لەسەر خۆترە و ئەتوانێت ماوە درێژ بێ لەگەڵ کارەکە وەکو پیاوان نییە تۆزێک
کەمتر ینی زووترمان دۆ بن زووتر ژاوژای مێشکیان دروستە بێ چەند گرنگە لای خۆمان ئەم سیستەمە پێڕاو بکرێت دکتۆر ئەم سیستمەش ئێمە هەنگاومان بۆ ناوە یعنی سەر ئاسی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حتا لە کەرتی تایبەتە یعنی لە کۆمپانیەکانی کەرتی تایبەتە هەیە ئێستا ئافرەتە ئەی بابڕێەوە و سەرکەوتوشە یعنی لە بزنسا سێرەکی ئافرەتی سەرکەوتومانێ ئێستا لە هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عێراقیش و ئەمە وەکو بەڕێزت ئاماژەت پیا لە جاران بوو فعلا دایکمان ئەبووە بە عباوە بڕایشتاتە دەرەوەی نەبوو دایکمان لە دائیرەکانە ئیشی کردایە جاران ئەگەر بدوتایە ئافرەتەکە لە فلان کارە ئیشەکە قوبوڵ نەبوو لە کۆمەڵگاکە ئەمە نەما ئەم فکرێ نەما ئەم یاسایش بۆیە یا بابڵێن ئەو ڕۆژە بۆیە وا دەچوو نەگیاسا ئەو ڕۆژێ بۆیە بوستیان ئەم جیاوازیە کەم بێتەوە بە تایبەتی لەم وڵاتەکانی کە تازە پێ ئەگەن بە ئەبن بە وڵات تازە ئەبن بە بابڵین دەوڵەتە نامیەکان ئەگەن لە وڵاتە پێشکەوتوەکان ئەو جیاوازیە نییە ئێستا زابطمان هەیە ئافرەتە نەک بابڵین لە حکوومەتی هەرێما وئینەما لەسەر ئاسی جیهان سایقی تیارەمان هەیە باشترین حاکم لە عالەما چەند ساڵێ لەمەوە پێش بە هینێک بە مەقیاسێکی معەن پێوەرێک دانرا ئافرەت باشترین حاکم لە عالەما ئافرەت بوو کەوا بوو ئەو جیاوازیە نەما ئەتوانین بڵێن جاری وا هەیە پیاو لەویا جەندەری تووشە بێت کە لە بەردەمی ئافرەتەکانە بەڵام لێرە ئەبی ئەوە لێک بینەوە ئەو پۆزەشنە چی کە ئیگرێ پۆزەشنی وا هەیە ئافرەت و پیا و هیچ فەقێکیان نییە کە ئەو کارە ئەەکەن پۆزەشنی واشەیە بە ئافرەتەکە ناکرێ بە پیاوە کاکرێ یعنی بۆ نمونە من ڕێزم هەیە ئەو تاوەری کە لەسەر ئەو شەقامانەیە ئەو ئافرەت ناتوانێت ئەو جورئەتی هەبێ هەیەە ناڵی نیانە بۆ ئەوەی دەیکەن بە داوا بڕامان کێشم بۆ دادگا ئافرەتمان هەیە بەڵام کەمینەیەک بەڵام زۆرینەی پیا و دکتۆر لانەی لە بواری تریشە بە پێچانەوە بە خاتونەکان بۆ نمونە لە دایانگەکان بینن خاتون هەیە بەڵێ ئێستا بچۆ لە خەلیجە لە بەعزێک لە هەندێک لە وڵاتەکانە ئافرەت هەیە با بڵین هوەری ئاڵتون چۆن ئاڵتون دروستکە چکە ئەو زیاتر هوەرێکی باشی دێزانی بە زەوقی خۆی لایەکاشە خۆشی فرۆشیارە خۆی لە مەحەلاتی گەورەی ئاڵتۆدان خۆی فرۆشیارە خۆی لە ئەڵمانیا جارێکیان سواری پاسێک بووی دەمانی کە دووپارچەیە ئافرەتێک لێ خوڕی یعنی ئەگەر بیتە سەر لەو لەحزەیە بە من بڵێن تۆ لێ خوڕە من ناتوانم لێ خوڕم کەوا بوو ئەو بەتواناترە لە من لەو بوارە لەبەرەوە مافی خۆیەتی بچێتە ئەو جێگاش و مافی خۆشیەتی ئەو موچەی کە دەستی ئەکێ طبعا موچە خۆتان نەزانم بە پێی کارە گۆڕێ کارێ بۆ کاری کە موچەکە گۆڕێ ئەمە خطوڕەتە ئەمە مەجموعەیە با بڵین پێوەەر هەیە کە دەستی شانەکە ئەو ئافرەتە حەقی موچەی هەیە وەکو چۆن برادەرەکی حەقی موچەیە ئەو ئافرەتش حەقی موچەیە حتا بۆ نمونە ئەگەر با بڵین ئەو ئامێرە ئەگەر وەستا لە کار کەوت ئێستا هەمووی وەکو بەڕێز ئاماژەت پێە هەموو شتێ بۆ ئەلکترۆنی ڕەبتێکا بە کارەبای سیارەکە و سیارەکەی بۆ بەرزەکاتەوە تایەکی بۆ لێکاتەوە واکات واکە یعنی شت نەماوە قورس بێ لەسەر مرۆڤ شت نەوە لەبەرەوە هەردوو لا یەکسانن بۆ کارکردن و هەردوو لاش یەکسانن ئەو کارە بە پێی جۆری ئەو کارە چ موچەیەکیان چ موچەیەکی بۆ دخانەکرێ حەقی خۆیەتی زۆر باش زۆر کات ئەم هاوسەنگیەش بۆ نمونە زیاتر ژیان ئاسایی کاتەوە زیاتر ئەتوانیت تێکەڵبوونەکان زۆرتر بێ بۆی کە زۆر گرفتەیە لی دوورکەینەوە ینی ئێستا ئەم هۆشیارەیە بڵاو بۆ توانین لە ناوچەی پیشەسازی کە بۆ چاکردنەوەی ئۆتۆمبیلەکانە زۆر جار بەس پیاوان ڕویانەکرەوە ناوچەیە ئێستا زۆربەی سەنتەرەکان ئیدارەکەی خانمانی بابڕێەوە کاتێک کە تۆ پارەکە ئەیت خانمێک وەسڵە بۆەکە ینی زۆر سەنتەرەکان وایان لێ کردووە تا چەند گرنگە دکتۆر بە شێوازێ لە ئەو شوێنانەی کە پێشتر خانمان هەنگاویان بۆ نەناوە خانمان هەنگاوی بۆ بنێن بەڵام بەپێی قۆناغەکان ئەنج بێتە پێشەوە لەوانەیە هەلاان دێت شوێنیش بۆ کاری سیانەی ئۆتۆمبیل بۆ شتانە خانمیش بەشداری بکەن نمونەشمان هەبووە تەنها لە پرۆگرامەکەی خۆشمانە زۆرجار باسمان کردووە ئەمە تا چەند واکە ژیان ئاسایی بێتەوەی کە پێشتر زۆرجار ئەگەر کێشەیەک دروست بوو بێ لەبەرەوەی تێکەڵبوونەکان کەمتر بووە لەوانەیە کەیسەکان لە ناو دێدگاکانەوە بوو بێ زۆربەی کێشەی خانمان و پیاوان بوو بێ لەبەرەوەی کە نەیانتوانێت زیۆرتر بەر یەکتر بکەون تووشی هەڵە بوون بە تایبەتی لە تەمەنە هەرزەکاری و گەنجەکانیش خۆی ئەبێ ئێمە ئەو ڕۆشنبیریە بڵاو بێتەوە لە ڕێگای پەروەردەمانەوە لە پەروەردەمانەوە بڕوا بۆ سەرەوە حتا لە قۆناغەکانی زانکۆ ئەبێ ئەوە بزانین
زۆر جار هەیە بشۆرە ناو کۆلێجەکانەوە ئەوەی یەکەم دەرەچێت خانمان یەکەم دەرەچن بەس ئەوەیە چونکە کوڕەکە لەوانەیە بە کۆمەڵی ئیلتیزاماتی خۆی وەکو گەنجەتی زیاتر بۆی فراوان بێت کراوە بێ لای دایکی و باوکیەوە وەکو لە خانمان بەڵام بێتە سەر واقع کەسایەتێکە خۆی کەوتووە ئەگینە ناتوانین بڵین خانمان لاواسترن لە کوڕان یا بەعەکسەوە ئێستا ئەمڕۆ خانمی وا هەیە لە جیهانە ئەوی کە ئەیڵین ئێمە لە پیشە سازیە بەس وەسڵەکە بکە قبوڵی نییە چێتە ئیشە قورسەکەکە چکە وەکو ئاماژەمان پێ هەمووی ئەلکترۆنیە لەبەرەوە ئەمە ئەبێ هەبێت و ئەبێ گەنجانی ئێمەش لە ناو دام و دەستگاکانە لەسەر شەقامەکە لە ناو خێزانمانە ئەبێ ئەوە لێکبینەوە کە هیچ فەرقێکیان نییە بەڵام بەعزە ئیشێک هەیە فسیۆلۆجیەن ئێسقانی ئافرەت وەکو ئێسقانی پیاو نییە بۆ لەوانەیە ئەو پزیشکی بە جوانتر ڕوونی کاتەوە توانای عەزەلی ئافرەت لەوانەیە لە ماڵەکە زۆرینەی بە ئەوەنگی بە کوڕەکان ئەکرێ بە ئافرەتەکان نەکرێ لەوانەیە تۆ بچیتە سەر پێیژێک ئەو ئامریکارەبایە چاکەیتەوە ئەگەر خوا نەخواستە کەوتیت توانای با بڵین قەزایەکی ریاضیەن فیزیائیەن بتوانی خۆ بگریتەوە یا باز بیت بەس ئافرەتەکە لەوانەیە بترسێت و هاوارێک بکات و جێگایەکی عەزیەتی بکە ئەمانە بەرەبەرە وای لێکە نەمێنێ خاصن سەبچۆرە ناو کۆلێجەکانی وەرزش و ئەمانەوە یا بەعزێک لە ئەو کۆلێجە تایبەتەکانی کە هینی ئافرەسەیریکەی بە هیچ جۆرێک جیاوازیەک نابینی لە بینی ئافرەت و پیاوە بە هیچ جۆرێک و ئینەما بەعەکسەوە ئەبێ ئێمە ئەمڕۆ گەنجەکانمان لە شەقامێکە لە کافیتریایەکە لە ماڵەوە خوشک و براکە ئەبێ بزانن ئەم دوانە وەکو یەکن یەکسانن لە هەموو شتێکی ژیانە یەکسانن بەڵام ئەکرێت یعنی هەر لە ئەتەکێتی شاگەلێکی بینەوە کە دایمە لێکمان لێرەشا لە بەرنامەی ئەتەکێتە باسمان کردووە ئەبێ ئەوە لێک بینەوە ئافرەت پێش پیاوە لە جێگایەکە ئافرەت پێش پیاوە لە جێگایکە نەخێر پیا و پێش ئافرەتە ئەمیشیان چییە؟ ئەمیشیان ڕۆی جوانکاری و ڕۆشنبیری ئەو کۆمەلگایە دەرەخات. باش دکتۆر ئێمە زۆر جار ئەبینین لە هەندێک لە شوێنان ئەگەر بۆ نمونە خاتوونێک هەیە هەروەها هاوکارێکی پیاویشی هەیە هەندێک جار متمانەیەک زیاتر بۆ ئیشی پیاوەکەیە لە بواری پزیشکیە بۆ نمونە گەر بهێنەوە لانێ ئەوە نەمتمانە بە پسپۆڕی پزیشکێکی پیاو هەبێت لە بوارەکەیە بۆ ژنێک نەبێ ئەم متمانەیە چۆن ئەکرێت وەکو شایستەیەکە وەکو توانای کەسەیەکە ئەمە دروست بکرێت واتە وانێ بێت کە بۆ نمونە بڕیاردان لەسەر ئیشێک بە پێی ڕەگەزی کەسەکە بێ با لەسەر شایستەی و لەسەر توانای ئەو کەسە بێت بەڵێ یعنی ئێستا بان سامپڵەکەی لەسەر دکتۆری دان دکتۆری دان بەشی زۆری ئەو کەسانی کاڵە ئەرە با بچین بۆ لای دکتۆری دانی پیاو ناچم بۆ لای دکتۆری دان ئێستا حالیەن دکتۆری دان هەیە لە شارەکە لە وڵاتانە زۆر زۆر پێشکەوتور و تواناترە بەعکسەوە لەوانەیە وەکو وتمان عاتفیەن هۆی ڕەحم و بەزەیەکە ئەو وردەکاری کە دکتۆری ئەو ئافرەتە ئەیکا لەوانەیە پیاوەکە نەیکا ئەمیشان چۆن ئەو متمانەیە پێیا ئەبێت لە دوای تاقیکردنەوە باشترین بەڵگەیە وایە کە خۆمان وەتەنی ئەیڵێن ئەبێ من کەسی بکەم بچم بۆ لای دکتۆرێکی دان یا بچم بۆ لای ئەندازیارێکی ئافرەت با بڵێن دکتۆرێکی دانی ئافرەت یان ئەندازیارێکی ئافرەت یا ئاسینگەرێکی ئافرەت تاقی کارەکەیەکەمەوە ئەگەر بینی کارەکەی جوانە ئەبێ من لەمە دوات لە کۆمەڵگاکە دانیشتم لە جێگایەکە دانیشتم بەڵام ئەزانن ئەو ئافرەتە یا ئەو دکتۆرە یان ئەو پیشەیە بەڕاستی لە ئافرەت جوانتر یەت وەکو لە پیاو جوانتر وردەکاری ترەکات و ئیسش ئەمە بڵاو بووەتەوە حالیەن یعنی زۆری خەڵکانێک هەیە کە ئەچن تاقیەکەنەوە بۆ جاری یەکەم بەس بۆ جاری یا لە برادێکی گوێرێ بێ ئەچێتەوە جاری کە بۆەوە ئەم متمانەیە لە ڕێگای تاقیکردنەوە ئەبێت ئەگەر تاقی نەکاتەوە لەوانەیە ئەو متمانەی واز و دروست دەبێت کە دروستی ژەبیە کە لە جیهانە دروست بووە بەس لای ئێمە لەوانەیە تۆزێک دواکەوت بێتین لەو کارەوە بۆچی ئەو تاکو ئەم کات و ساتە تۆزێک لە بیرۆ بۆچوونی باوە گەورەمانمان هەرتیا ماوە هەرەوە دکتۆر بۆ نمونە کاتێک کاگەر کچێکەوێت بەشێک بۆ زانکۆ هەڵبژێرێت زۆر جارەڵەن ئەمە بە کەڵکی تۆ نایە ئێستاش ببینین هەندێک لە بەشەکان لە زانکۆیە سەرباری ئەوەی کە هیچ پەیوەندیەکی بابوو نمونە ڕاگەزەونیە هێشتا زۆربەی ئەو کەسانەی کە وەرئەگیرن یان ئەو بەشانە هەڵبژێرن ئەبینین کە کوڕانن
ئەمە هەر بەقسەکەی جەنابەت ئەگەڕێتەوە بۆ ئەقڵیەتە و شێوازی بیرکردنەوەکە بۆ کەمکردنەوەی ئەم ئەقڵیەتە ئەبێ چی بکرێت هەنگاوەکان لە چی دەست يعني تو ئەو ئافرەتە خۆی حەقا داوای بکە بەڵێ من حەزم لەم جۆرە پسپۆریە وەرە باوکە یا برا یا مامۆستا وەرە لەگەڵ ما با ناقەشێکین ئەگەر توانام نەبوو بۆ تێتۆ پێم بڵێ نێمە ئەو پسپۆریەوە بەڵام پسپۆری نییە لە بەردەمی ئافرەتە داخرابێ جاران لە ساڵانی هەفتاکان لەوانەیە بینەرەکانمان ئێوە بیرتان نایەوە هەموو مناڵی ئەنجیلی ئەم هینەن ئەم ساڵانی ئەخیرن 100 ساڵە مرتان بێ لە تەمەنی ئێمە ساڵانی هەفتاکان ئەگەر بدو تا ئافرەتێکە بێ بە ممەڕیزە عیبە بوو علما ممەڕیزە مەلائیکی ڕەحمەتە ئەوەی کە ممەڕیزە ئەیکات ئەوەی ممەڕیزە بەزەی بە نەخۆشەکاتەوە لەوانەیە پیاوەکە لەوانەیە پیاوەکە ئەوەی بەزەی پیانێتەوە دەئیستش ئەو نەزرەیە نەماوە چۆرە سێری کۆلێژی تەمریزکە ئەوەی ئافرەتە دەکبەن یعنی کەمینەیەک پیاویتیە کە بۆ ئەو فکرەی کە جاران هەبوو گۆڕا لەو فکرەوە نەما و بۆ نمونەی یەکێ لە کۆلێجەکان کۆلێجی وەرزش شۆرە ناو کۆلێجی وەرزشەوە لەوانەیە سەما بەساکانیان خوێندکارەکانیان ما بینم ئەمانش ئەی نەشت سێرێکیەوەی کە فوتبۆڵێنەکەی کە لە عالەمە جاران بەس بۆ پیاو بوو ئیسە نەخێوانیە ئێستا تیپی فوتبۆڵێن هەیە ئافرەتە و یاریەکەشی شعبێتێکی زۆری هەیە و زۆ مەرغوبە و خەڵکی زۆر سێریەکات بەڵام تاکو ئیستا هەتاکو یاریزانێکی جیهانی وەسابێ تیپێکی جارانی خۆمان کە لە کافیتریاکانە هەموو دانیشی سێریەکە لەوانێز جارێکان ئەو یاریزانە ئافرەتە نەهاتبێتە بەر چاومانەوە واتە جێ بکەین ئەگینە پیا بۆ زۆر باشە هاتینە سەرەوەی کە ناوەندە ئەکادمیەکان دکتۆر تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە ئەو بارودۆخەی کاڵی هەر تۆزێ ڕێگەکەمان تیاماوە ئەو ڕێگە نەهێڵێت یعنی بۆ نمونە بتوانین بچینە سەر ئەو کەلتورەی کە ئەو پەیوەندانەی کاگەر تۆزێک ماوە لە ناومانە تۆزێک زیاتر لای بێن ئێستا بە خۆشحاڵی و کە ئەچیتە مۆڵەکان یاخو ئەچیتە کۆمەڵە شەقام قاوەیەکە خۆیتەوە خانمێک کچێکی گەز بۆ یعنی ئەمە جێگەی دڵخۆشی ئێستەکەی کە ئیتر ئەو کچە بە ڕێزانەی ئەو خانمانەی کەیتر زانکۆ تەواوکەنی تریان و کە تەواویکەن بێ لە ماڵ و دانیشین ئێستا ئەوە نەماوە ئێستا ئەو هەنگاوانراوە کە خۆی لە پیشەیەکا ببینێتەوە یعنی تەنانەت ئێمە لە پرۆگرامەکەی خۆمانە چەندی خانمێنی خۆی دەزڕەنجینە لە دەزڕەنجینەکەیەوە بۆت بە پیشەی و توانێت بژی ژیانی پێپیاکە چۆن بتوانین لە ناوەندە ئەکادمیەکانەوە بەر لەوەی ئێمە ئەم کەسە ئاراستە بکەین بۆیت کە لە شوێنێک دامەزرێ ئاراستەیکەین بۆی کە چی ئیشێکی خۆشەوێ ئاراستەیکەین بۆی کە لە چیا خۆی بینیوەتەوە ئاراستەیکەین بۆی کە ئەگەر هونەرمەندا با لەو حە دروستکە لەناو وتێل و ڕێستۆرانتەکانە ئەمە بفرۆشێ و پارەی پێپیاکە وەرزشەوانە وەک چۆن ئەم کچانێک کێتە لای ئێمە ئەچنە وڵاتانی دەرەوە پلەی باش بەدەستێنەرە بن یعنی ئێمە بە کورتی بتوانین ئێمە دەرگاکانیان لێ بکەینەوە دەرگاکانیان لێ بکەینەوە بۆی کە بەس ئاراستەیەکی نەبێ بۆ دامەزراندن ئاراستەیەکی بێ بۆ حەز و خولیا و ئیشکردنی لەوەی کایەوێت ئێمە کێشەکەمان لە چیە لە خوێندی باڵا خۆم وەکو مامۆسایەکی خوێندی باڵا و دوای ئەو ئەزمونە ئێمە دەرگاکانمەدا نەخستووە بەڵێ بەس کێشی ئێمە هەتاکو ئەم کات و ساتە هەتاکو ساڵی داهاتوش و چەند ساڵێکی داهاتوش خوێندکار کە وەرێگرین لەسەر کۆنمرەی وەرێگرین و بەشی زۆری ئەو تەخەسوساتانە بەرچاوە یان مەرغوبە لە ناو کۆمەڵگامانە ئەوەی تەخەسوساتی طبیە و هەندێک لە هەندەسەکان کە ئەمە هەڵەیە ئێستا سێری بکەیت بەعزە تەخەسوساتێکی حتى لە پزیشکەکان هەلی کاریان نەما هەلی کار زەعیف بوو چونکە تۆ بینی زیاد لە حەدی خۆی عەدەدێکی دەرچوانمان هەیە بەڵام ئەگەر بین ئێمە پیشەکان وردی کەینەوە ئەو پیشانە بیکەین بە پسپۆری پەیمانگاکانمان و خوێندنگاکانمان و زانکۆکانمان زۆر باشترە بێت بۆ نمونە بە پیشەی دارتاشی بڵین ئاسینگەری بڵین سایەقی بڵین حتا لە جیهانی دەرەوە ئەوەی کە ئام شوشەیە پاکاتەوە هونەرێک و ئەبێ شەهادەیەکی بێت دەلاکی با بڵین ئاهینی هی ئافرەت بێ مکیاجی ئافرەت بێ یان دەلاکی پیاوان بێ ئەمە معاهدەی کات ئەبێ شەهادی هەبێ ئەبێ بڕوانامەی هەبێ بەپی بڕواناکە ئەو کاتە ئەو خوێندکارەیە ئەو مرۆڤە ئایا پیاو بێ ئافرەت بێ بەپی حەزی خۆی ئەچێ بۆ ئەو کارە طبعا هەتاکو حەز کۆیکیتەوە لەگەڵ جانبی با بڵین تیۆریە با بڵین نەزەریەکەیە کۆیکیتەوە بەیەکەوە
بە زانستەکەی بیتی و لە پاڵیشیا حەزەکەی هەبێ و لە پاڵیشیا پراکتیکەکەی هەبێ چی داهێنەرێکی جوانی لێ دەرەچێت. ئێمە هەتاکو ئەم دقەیە زۆر لە دام و دەستگاکانی خوێندنی باڵامان پەروەردەمانەوەی کە سەر بە پەروەردەیە هەمووی لەسەر وایت بۆردەکە بەس شتە نووسینەوە ناچین پراکتیکیان زۆر کەمەکەینەوە حتا زانکۆمان هەیە ناو کە بە پراکتیکی شەکاکە وانە من بەرپرسم لە بەردەمی ئەم کامیرەیە بە پراکتیک زۆر کەمەکەینەوە ئەگەر با بڵین وێنەیەکمان پیا یا با بڵین کەیسێکمان پیا بۆ با بڵین لە ژمێریاریە بێ لە ماتماتیکا بێ ناچین بە پراکتیک لە ناو شەقامەکە لە ژینگەکە چییە بۆ ئەوی بچین جێبەجێکی پێی ئەم هوەری ئەم با بڵین دیکۆری ئەم شتوکاڵی کە هەیە جوانیەکەی باشیەکەی ئەمە ئەتوانین بە پراکتیک ئەو کۆمەڵە گەنجە فێرکەین ئیتر ئەوە نەمێنێت فقط با بڵین ئەبێ ئافرەت بچێتە ئەم بچێتە کۆلێجی پەروەردەی بنەڕەت بۆی وێ بە مامۆستا بەس پەروەردەی وەرزش ئەبێ بۆ کوڕ بێ ئەو نەزریە نەما بەڵام ئێمە وەکو خوێندنی باڵا وەکو دام و دەستگای خوێندی باڵا و پەروەردە لاوازیەکمان هەیە چکە لایەزال نەچوونێتە ناو ئەو پراکتیکەوە بۆ ئەوەی خەڵکەکە وەرگین و ناژبێ بە معدل بە کۆی با بڵین کۆنمرەکانی بێن ئەو خوێندکارانە جیاکەینەوە من حەزم لێ نییە لە زمانەوانی وەرگیرێم غەسپەن لەسەرما بێ لە معدلەکەم زمانەوانی بێ ئەچم ناچا وەریەگرم ئەچبە کۆلێژی زمانەوانیەوە ئەچبە کۆلێژێکی کۆچ کۆلێژی بێ لە کۆلێژەکان کاریگەڕی بێت کۆلێژێکیان بێ ئەچم لێ وەریەگرم حەزم لێ نییە بە 50 دەرەچێت کە 50 معدل نەماوە دەرچێت لە عالەما بێ 70 دەرچێت حتا لە زانکۆ تایبەتەکانیشمانێ سەوای لاتوە ئەبێ بە 70 دەرچێت بەڵام هیچ شتێ نازانێت خواخوایەتی حکومەت تەعینی کات یا بچێتە جێگایەکەوە وەکو بەڕێز لەوانەیە وەستێ بکەم کتابێ بکەم سادرە واردێ بکەم بڵێم ئەوەی ئیشەکەم بۆ شێکی لەسەر وەرگرم وانە ئەبێ ئەم فکرەیە خۆمان دوای خۆمانەوە وەکو پراکتیک وا خۆشی بکەین وا جوانی بکەین وا باشی بکەین ئەو گەنجە بێتە پێشەوە بڵێ من حەزم لەو پسپۆریە حەزم لەو پسپۆریە نیە و خۆش میدیا دۆزمەوە دکتۆر وەکو دواپرسیاری من لە بەڕێزت هەر وەکو کە بۆ خۆشت لە زانکۆیت و زانکۆ نمونەیەکی با بڵێن کۆمەڵگایە کە هەم گەنجی تیا هەیە هەم نمونەیەکی خوێنەواری کۆمەڵگاشە لا دوایە ئەم جیاوازیە کە ئێمە باسی ئەەکەن هەم لە ڕووی با بڵێن وەرگرتنی پۆستەوە هەم لە ڕووی وەرگرتنی بەشەکانەوە کچان یان ژنانی ئێمە بە چه شێوەیەکن لە زانکۆکانە ئایا توانی ویانە بۆ نمونە مامۆستاییەکی ئاستی باڵا وەربگرێت خاتونە لە هەموو بوارەکانەوانە بێت بۆ نمونە بوارێک پێویستی بە مامۆستای ژن بێ بەڵام لە تاو نەبوونی ئێوە مامۆستایەکی پیاوتان داناوە نا ئێمە ئێستا وەرە ناو زانکۆکانەوە شۆڕشێکیان کردو بەسەر پیاوانە خانمان ئەوەنگەی خانم نیسە پۆستی گەورە وەرەگرێت و مدیر عامە و عمیدە و سەرۆک بەشە پیاوان زۆر کەمە یعنی پیاوان بوو بە نەکبەتەکان چونەتە ئەولاوە بەڕاستی وایە ناڕێن خوانە خواستە لەبەر هۆکارێکی ناهەموار بێ نەخێر چونکە خانمان بەتوانان لێ هاتوون جێگای بەتمانەی سەر و خۆیانیان وەرگرتووە ئەتوانن ئەو پۆزەشتانە بەرن بڕێوە لەسەر زەوی ئەوە کارەکانیان نەچن بەرەو پێشەوە زانکۆی سلێمانیە زانکۆی هەولێرە زانکۆی دۆکە زۆر لە جێگاکانە ئافرەت بە پرۆفیسۆرمان هەیە ئیسلاماشن لەوانەیە خاتوونێک بۆەوەی کە بگا بۆ پۆستێکیان بۆ پێگەی کە جەنابەت دەڵێ دوو قاتی هاوکارە پیاوەکەی ئەبێ هەوڵ بات نەخێر قاتی نەماوە بەعکسەوە نیو قات هەوڵەیە دەچێتە پۆستەکەەوە ئێستا من ئاوا پێ دەڵم من خۆم مامۆستای خوێندنی باڵام وە پرسیش لەسەر قسەکەم نیو قات هەوڵی پیاوەکایە دەچێتە پۆزەشتەوە بەعکسەوە من پێ وەکو پێ دەڵم ئێمەی پیاوان ئەبێت لە مدا شۆڕش بکەین بە یەکسان ڤیدیۆ لەگەڵ بەس بۆ زارینی بەڕێزت ئەم هینە ئەم کەیسە ئێستا حالیەن لە کوردستانە زۆر جێگا هەیە خانمێکی ڕێکوپێکی بە توانایی لێ هاتوو چۆتە جێگای خۆیەوە کوڕەکە بەتوانانیە ناچێتەوە جێگایەوە ئەگەر کوڕەکەش بەتوانا بوو پێویستە کا کوڕەکەش دەوێت ئەزڵمی لێ نەکەین کوڕەکە بچێتە جێگاکەوە
هینێکی ئیدارەمان ئەڵە شخص المناسب ئینسانی شیاو بۆ جگای شیاو ئەڵێ مرۆڤی شیاو بۆ جگای شیاو ناڵێ ئافرەتی شیاو یا پیاوی شیاو بۆ جگای شیاو واتە شایستە سالاری وەکو یەکن هیچ فەرقێکیان نییە بەڵام هەیەە تۆ خانمی وا هەیە ماڵ و مناڵی هەیە حەزەکە احتیمام بە مناڵەکانی بە حەزەکە احتیمام بە ماڵەکەی بە حەزەکە احتیمام بە هاوسەرەکەی بە پیاوەکان ئێمە تۆزیە لەوانەیە وانەبی بەو دەرەجێ لەگەڵ مناڵەکانمانە وەکو دایکیان لەبەرەوە ئەو خانمە تەسیە بە پۆزەشنەکایە لە پێناوی مناڵەکانیە خانمی وا شێڕێ نەخێرەمێ خۆم دەرخەم خۆم دەرکەوتیە یعنی وامە جاری وهەیە لە پازە پۆزەشتێکە هەیە خانمی وا هەیە متمانی نییە بە پیاو یعنی سقەی نییە بە پیاو هەموو ئیشەکان خۆیکە ئەڵە من متمانم نییە پیاوە نوعێک لە ڕۆحیەتێکی دیکتاتۆریێت پێیابێ لەویە کە نابی ئەوەش ڕوودات خۆ خاستان بە دەستێتیەوە بە نسبەت خانمانەوە کە کیان کە دایکن کۆمەڵێ کچ و کوڕی هەیە کەوا بوو ئەبێ لەو پۆزیشنشا بزانێ کۆمەڵێک کچ و کوڕێکی هەیە ئەبێ ئەو کارە زۆر باشە زۆر کاتێ هەر لەسەرم گفتوگۆی زانکۆیانی ئێستا بینی بە خۆشحاڵیەوە وەکو تۆش ئاماژەوە پێ ڕاگری کۆلێژەکان خانمانن بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشی خانمەکان لەناو زانکۆکانە دکتۆر و پرۆفیسۆرەکان بە ڕاست یارمەتی کوڕەکانی زیاتر ئێن وەک بڵێ پشگیری کچەکانەکە چکۆ هاوسەنگ گەشیان پاراستووە و چەندین دکتۆری بەڕێزیش لە بەردەمی ئەو ڕاگری کۆلێژانەیە کارەکەن و ئیشەکەن و توانراویشە زانکۆ کەشێک دروستکە بە تایبەتی تۆزی من باسێکی زانکۆ سلێمانی دەکەم کە و ئاسوودەیی تایەکە هەمووی بەیەکسانیەوە کارەکە ئێستا لە ناو لە کوردستانە لە پسپۆرێکی خۆمان کە باسیەکەم پرۆفیسۆرمان هەیە کارگێڕیە خانمە سەرپەرشتی خوێندکاریەکە کوڕە پێی گەیانەوە کردوێتی بە دکتۆرا کردوێتی بە ماجستێر لە سلێمانی لە هەولێر لە دووە ئەمانەمان هەیە حتى لە وەسەط و جنوبی عێراقیش ئەمانە بەس باسی ئێمە باسی ماڵی خۆمان بکەین کە کوردستانە هەمانە بەتوانای لێ هاتووە هەمانە ئەتوانێت لە هەمانە قیادی تیمێکەکە لەم بینە خانمێک دکتۆرای هەیە پرۆفیسۆریای دەرە قیادی تیمێکی کرد بۆ دەرەوەی وڵات یعنی لەبەر ئەوەی بەتوانا بوو توانای هەبوو کە بچێت ئەوە بکات کەوا بوو ئەمە ئەوە نەما فقط قۆرخ بێ بۆ پیا و ئافرەت تیا حسێب نەکرێتەوە بەڵام ئێمە ئەبی ئەوە لێک بینەوە ئێمە ئەو کەسی کە چۆتە ئەو پۆزەشنەوە ئایا خانم بێ ئایا پیاو بێت چۆن سیری خوارخۆیە کات ئەبێ سیری خوارخۆی بکات لەسەر سیقا لەسەر متمانە دروستیان کە ئەگەر ئێوە هەردووکتان بەڕێستان بەتوانان لێ هاتوون بەڵام بینیم تۆ بەتواناتری تۆ هێمە پێشەوە بینیم ئەو کچە جوانە بەتواناترە کچە جوانەکەم هێمە پێشەوە کەوا بوو ئەبێ لێکی بمەوە و بە شەفافێتی شەوە بەناڵێن ئەبێ شەفافێت ئەبێ پێڵم ئەڵم ئەزانی ئەو خانمە لە تۆ باشترە لە بە حکمی ئەوەی لەمە خاڵە بەهێزەکانێتی لە خاڵە بەهێزەکانی تۆ زیاترە و بە عکسیشەوە پێویستەکە ئێستا من نازانم خاڵە بەهێز و خاڵە لاوازەکەم چیە حتا لە دانیشتنوینەکەمە بەس بینەرەکە ئەم بینیت ئەگەر بینی بیزانی خاڵە لاوازەکەم چیە پێویستەکە چی پێ بڵێ بڵێ خاڵە لاوازەکەت دکتۆر وایە بۆ ئەوەی لە جاری داهاتووە خۆمان چاکەین و نەبین بەم هینی سۆشیال میدیانی کە هەیە کۆمەڵێک هەیە هەر فقط بە قسەی ناشرین و ناشیا و ناکۆمەڵگایەتە خوارەوە بە هەر جۆرێک هینکەی پێویستەکات ئێمە بۆ تیجاهە کار بکەین بۆیە خانمان لە ناو زانکووە و بەگەنجانیش بە پیاوانیشەوە بەڕاستی من گەشتبینم تیانە ئەم زەمانە خۆشتر لە زمانی ساڵانی پێشووی ئێمە لە کە کودیم تاو کرد یەک ئافرەت هەبوو مامۆستامان بۆ دەزی پێوتومەوەتەوە سەرچاومرۆیەکانی پێوتومەتەوە ئافرەتی کەمان نەبوو بەڵام ئێستا بچۆ لە ناو زانکۆکانە ماشەڵڵایان لێبێ جێگەی دڵخۆشیە فەرە جێگای دڵخۆشی یەکسانە لەگەڵ پیاوە بەتەواوەتی دەسەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە بەخێر زۆر بەخێر